گەڕەکی خەباتی شاری سلێمانیە. لێرە بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە جەژن دەکرێت. خەڵکی گەڕەک هەمووان بە یەک گروپ خزم و دراوسێ و نەخۆش بەسەر دەکەنەوە. سەرەتا لە ماڵی مامۆستای مزگەوتەکەەوە دەست پێ دەکەن. ماڵی مامۆستا دۆیەکی تایبەتیان هەیە و خەڵکەکە تا لە دۆکە نەنۆشن دڵیان ئاو ناخواتەوە. ئەم گەڕان و سەردانەمان هەبووە سپاس بۆخوا هەروەکو ئەو دەستورە قەدیمە جوانە کوردەواری کە ساڵانی پێشوو باو باپیرانمان هەیبووە هەر لەسەر ئەو ڕیتمە ئەڕۆین و هیچ گۆڕانکارێکی بەسەرا نەهاتووە. ئێمە فەرقی هیچ ماڵک ناکەین، هەموو ماڵەکان ئەگەڕین مەگەر ئەڵڵاهوممە کەسێک دەرگای داخرا بێ و ئەوەیشی نەخۆشی هەبێ ئەچین سەردانی ئەکەن و دایدا ئەنیشین، بەڵام باقی ماڵەکانی تر لەبەر ئەوەی زۆرن هەر لە دەرگاکەەوە جەژنە پیرۆزەیان لەگەڵا ئەەکەین و داوای گردن ئازی ئەکەین و چکلەکەتەکە هەڵ ئەگرین. ئەم دوێ ئێمە چەند ساڵێکە جگەلەوەی من با بڵین ساردی و ڕانی ئەوانەیش ئەکڕم چەند ساڵێکە ماس ئەکڕم خێزانم ئەیکا بە دۆیەکی جوان شویتی تێ ئەەکەین. ئەم برابڕێزانە هەموو جەژنێک تەشریف ئێنن لەگەڵ چکلێتەکەیە پەرداخێ دۆش نوێش ئەەکەن. گروپەکە ماڵ بە ماڵ دەگەڕێن، گەردەن ئازادی لە یەک دەکەن. کاتێک دەیت ئەم گەڕەکەەوە وا دەزانیت هەمووی هەر یەک ماڵن. لە هێندێک ماڵ دادەنیشن و قسەی خۆش دەکەن. ئەوان دەڵێن ئەوەی وای کردووە ئەم نەریتە بە زیندوی بهێڵنەوە ئاینی پیرۆزی ئیسلامە کە هانیان دەدات بۆ لێبوردەیی و سەردانیکردن و بەجێگەیاندنی سیلەی ڕەحم. لای ئێمەوە ئیمانەکەیە، ئێمە ئەبێ بەڕاستی ماوە قەرەفی قەلب ئەبێ ئیمانەکە لە دڵا بێت کە من تۆم خۆشویست لەبەرخوا تۆم خۆش بێت نەک لەبەر دنیایی. ئێمە بە تایبەتی لەم گەڕەکەی ئێمە هەمووی شەکەمان لەبەر خوایە، یعنی دڵێشان لە نێوانمانە نیە. هەر کەسێکمان نەخۆشێکمانە بێ، سەردانێکمانە بێ، خۆشیێکمانە بێ، ناخۆشیێکمانە بێ، ئامادەین بەشمان کردووە بەڕاستی. زۆر گەرم و گوڕ و زۆر بە شەوق و سەوقەوە ئەسن، یعنی بە پابەندیەک بە دینەوەی ئەزانن کە ئەو گەرم و گوڕیان هەیە. یینەگەک و عرف و عادەت بێت، زۆر جار عرف و عادەت کاڵ ئەبێتەوە، زۆر جار بە پێی بارودۆخەکان پێی ظروفەکان کاڵ ئەبێتە، بەس ئەمە کە کاڵ نەبووەتەوە مەسەڵی پەیوەندی بە دینەوە هەیە. ئارێ وەڵڵا ئەم گەڕەکە بدرۆکەم بۆ هەموو بۆ ئەو دیوەگن ئەم ماڵانە هەمویانەچی بەژن و پیاوە لەخوا بە زیاد بێ. ئەم گەڕێکی ئەمە زۆر باشە بە نەخۆشیەوە بە مردنەوە بە شاییەوە بە هەموو شتێک بە یەکۆی لەخوا بە زیاد بێ، لەخوا بە زیاد بێ. زیاتر عرف و عادەتە یەکەمین، دووهەمینی شتێکی پیرۆز و خۆشە لەبەر ئەوەی دراوسێ و کەس و کار و ئەمانە ئەگەر دڵگرانی و چۆنەڵی ناڕەحەتی بێت لە بینە ئەڵێن لەو ڕۆژە زۆر زۆر پیرۆزە، جەژنە پیرۆزە ئەکرێ لە هەموو لایەک و خوای گەورە لە هەموو مسلمانانی پیرۆزکا. و هاوڵاتیان دەڵێن جەژن پەیامی لێبوردەییە، پەیامی ئاشتی و ئاشبوونەوەیە. لە جەژنی قوربانیشدا جگە لە سەردانیکردن لە بەرەبەیان یەکەم ڕۆژدا ئەوەی لە توانایدا هەبێت قوربانی دەکات. دوای گەڕان و سەردانیکردنی ماڵانیش بۆ پشوو دەگەڕێنەوە ماڵەکانیان و لەگەڵ خانەوادەکانیان کاتەکانیان بەسەر دەبن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.